دانانی ئەم بۆریە لێرە ئاسەنگی بۆ شۆفێران دروست کردووە زیاتر لە مانجێک ئەم بۆرێ لێرە شکاوە. ئەمە بۆرێ شکاوەکەیە کە فەرمانگەی ئاوی خەزای شارەزۆ چاکیان کردووە، بەڵام دوای چاکردنەوە و پڕکردنەوەی خۆڵەکەی دووبارە شکایەوە دیسانەوە هەڵیان کەندەوە بە درێژایی 20 بۆ 30 مەتر کە جادەکە شەقامەکە هەڵکەنراوە و ئەو خۆڵەی کە لە بۆ چاکردنی بۆرێکە هەڵکەنراوە لەسەر جادەکە دانرا بوو زیاتر لە مانجێک کە بربەست و ئاسەنگی بۆ شۆفێران دروست کرد. دواتر بەشێک لە خۆڵەکە لابراوە بۆریان هێناوە لە شوێنەکەی داناوە. ئەم بۆرێ لەسەر بلۆک دانراوە و هیچ سەلامەتێکی تیان نییە، بە بەستیترین جوڵا دەکەوێت و ئەگەری هەیە کە ڕووداوی نەخوازا و ڕوودات بە گوێرەی ئەو زانیارانەی دەست من گەشتووە هەر خودی خۆڵەکە کە دانراوە بۆ هەڵکەندنی بۆریەکەیە چەندین شۆفێر خۆی پیا کێشاوە. ئەمەش مەترسی زیاتر بۆ شۆفێران و پیادەڕەوانی ئەم ڕێگەیە هەیە. ئەم ڕێگەیە سنتەری خەزای شارەزورە، ئەو هاوڵاتیانی کە بە ئۆتۆمبیل بەناو خەزای شارەزورە هاتوچۆ ئاکەن دەبێت بەم شەقامەیە گوزەر بکەن.